ئەو کەسەی کە یەکەم بە حەڵاڵی زانەبێ حرامێکی گەورەی بە حەڵاڵ زانیوە بۆی جائز نییەوە تۆ بەشی ئەبێ لێ بکە. دووهەم ئەو کەسێک کاڵێمە لە بابی حرام و حەڵاڵ نییە هیچ ڕاست نییە چکەمە ڕەفتارە تۆ هەر ڕەفتارێک کە ئەینوێنێ بێ حکمێکی شەرعی تیا بزانی مادام ئەمەش تەوقەکردنە لە زمانی پێغەمبەریشا هەبوو عەلەیهی سەڵات وسلام تەوقەکردنەکەی پیاوان لەگەڵ پیاوان مادام لەگەڵ ئافرەتانە نەیکردووە کەوابوو تەوقەکردنەکە حرامە بە هەموو شێوەیەکی و حەدیسەکەش هەر ڕەشەیە لەسەری و عولەماش متفقن لەسەرەوەی کە بێگومان حرامە. ئەوانەی کە بەلایەنەوە حرام نەبوو لە مەزهەبی حەنەفیە مەسەلەن متەئەخیرینی حەنەفی کە ئەڵێن حرام نییە و هەروە لەم سەردەما حیزبی تەحریر و هەندێک لە ئیخوان مەشرەبەکانی وەکو هی غەن و شیوانێک کە زۆر تێکەڵ بوون ئەوانەش هیچ دەلیلێکیان لەسەر ئەوە نییە کە بڵێن بە حەڵاڵی دابنن والله أعلم. دوای تەوقەکردن یافرەتان تەئسیراتێکی نەفسی کاریگەری دەرونی ئەخلاقیشی هەیە یعنی ئەمە وا نەزانین شتێکی هەروە بەسیتە ئێستا عیلمەوە ساڵی 2012 و تحقیقاتی 2015 لەسەر مەسلەی تەوقەکردن و ئەو تەئسیراتانەی کە بۆنی دەست ئەیگەیەنە بە دەماغ ئافرەت بە طبیعەتی حەڵ کە تۆ تەوقەی لەگەڵاکەی کە دەستان یەکەگرێ ئەو عەسەبانە ئەوانەی کە خەلایەکەی هی ئافرەتەکە نەقڵەکەن یەکێک لەوەی کە لا ناکەین بەلایەوە بۆنە یەکێ لەوەی کە بۆنی دەستی دوای و دەستی داوەتەوە لە زولفی لە قژی لە سەرپۆشەکەی لە هەر شوێنێک بۆنی خۆشی ئافرەتەکە دیسان گەیشتۆ بە دەماغ لە شوێنێکی دەماغە خەز نەبێت جگە لە دەست لێدانەکە دەست لێدانەکە بە پشتی دەست و بە هەر شێوەیەکی دەستیان بە یەکتر بکەون چونکە سێڵی ئافرەت سێڵی لەشی ئافرەت هەموو سێڵێکی صیفەتی مێینەییتی هەیە هەموو سێڵێکی چاوی هەیە وەک چاوی نێرینە بەڵێ هەردوو چاوەکە وەزیفەکان بینینە هەردووچیان پێستیانەی پێستەکان عەسەبیتیایە هەموو ئەحساس نەقڵەکەن هەردوو لە وەزیفەکان وەکو یەکە بینن بەڵام هەموو سێڵێکی ئافرەت ئونوثەتی خۆیتە صیفەتی مێینەیی خۆیتە لەبەرەو تەوقەکردنەکە وە نەبێ ئەمە تەبعاً کە باسەکەم بەس بۆ پیاوەکەوێ بەڵام تەئسیر لە پیاوان زۆرترەکە پیاوان بە دوای جنسەوەن زۆرتر پیاوان زووتر ئیسارەی جنسیە بن مع العلم ئەو گڵاندەی ئەو هۆرمۆنی کە مەسئولی جنسە لە پیاوە کە پێڵێن ئیندرۆجین یەک هۆرمۆنە ئافرەت سێ هۆرمۆنیشی تایە یەکێکیش لەوان هەر ئەو ئیندرۆجینەی پیاوەکەی بەڵام بەنیسبەتی کەمتر دوانی تریشی لەگەڵای بەڵام ئەو ئیسارە نابێ ناگەڕێ بە دوای جنساوەکو کە پیاوەکە بە دوایەگەڕ لەبەرەوە جنسەکە لە لای پیاوەکە بە قووەترە بۆیە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام مەنعی ئەمەی کردو بۆیە تەوقەکردنەکە حرامە و ئەبێ بشزانی دەگەر کەوتیتە مەوقیفێک کە تەوقەت کردووە ئەبێ بزانی لەوەی کە کارێکی حرامت کردو و تۆبەی لێکەی ئینشاءالله.